مامۆستا ماڵی خەسوو لەگە ماڵی خەسوومدا بوو. ماڵی خەسووم زۆر خراپ بوون لەگەڵم 4 ساڵ لەگەڵیاندا بووم. کچێکم هەیە مامۆستا خەسووم کێشەی بۆ دروست کردم. ماڵیان لێ تێکدام و مایەک پرسیارەکە دەکەم. ئێستا تۆ جیاوە بوویتە لە مێردەکەت یا بەردەوامی لەگەڵیە؟ جیا بوومەتەوە مامۆستا. باش. مامۆستا کچێکم هەیە کێشەی ماڵی خەسووم کێشەیان بۆ دروست کردمەوە. کچەکەشمیان لێ ساندم. اینجا ئێستا خەسووم بە خێوی دەکات. ئەو 7 مانگە نەمبینیوە. هەر خەوی پێوە دەبینم پێشم وتونە بەس بهێڵن بیبینم. لە بینین و بوون و لە هەموو شتێکی بێبەشیان کردیمە. ئایا من گوناحبار نیم لە سۆزی دایک بێبەشم کردووە؟ طبعا ئەوانە گوناحبارن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێم خۆشە ئەمە بگا بە هەر کەسێک کە ماڵی لێت یەک چووە، بگا بە هەر کەسێک کە مناڵی لە دایکی داگیر کردووە یا مناڵی لە باوکی داگیر کردووە. ئەبێت لە خوا بترسن، ئەوە زوڵمە. هەر مناڵێک لە داوێنی هەر ئافرەتێک بەر بووبێتەوە بە حەڵاڵی و بە ڕێگەیەکی شەرعی مافی خۆیەتی بۆن بە دایکی خۆیەوە بکات، مافی خۆیەتی بۆن بە باوکی خۆیەوە بکات. کاتان لێکم ئەوە جاهیلیەتە، وازی لێبێنن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر کەسێک کچێک کوڕێک مناڵێ لە دایکی بکات یا لە باوکی بکات فەرق الله بین ئەحیبەته یوم القیامە. والله لە قیامەتا خوای گەورە ئەگەر چی بتکاتە بەهەشتیشەوە لە خۆشەویستەکانت ئەکات. کێ زۆر لە دڵتا خۆشەویستە؟ دایکت. نایڵێ دایکت ببینی. ئەوە عقوبەی چییە؟ باجی چییە؟ باجی ئەوەیە کە تۆ مناڵێکت لە دایکی داگیر کردووە. ئیتر بە هەر هۆکارێکەوە بێ کە ژن و پیاوێک لە یەکتری جیا ئەبنەوە، بابە ئینسان ئەبێ بگەڕێتەوە بۆ قورئان. قورئان ئەفەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم. ئەی ژنان و پیاوان، ئەگەر لەبەر هۆکارێک لەبەر ئەر ئەسبابێک لە یەکتری جیا بوونەوە، دوای ئەوەی کە جیا بوونەوە ئێوە چاکەی یەکتری لەبیر مەکەن. ژن و پیاوێ ئەگەر 6 مانگش بەیەکەوە ببێتن، ئەگەر 3 مانگش بەیەکەوە بێتن، بابە ئەم 3 مانگ و ئەم 6 مانگە ئەم 6 ساڵە چاکەتان بەسەر یەکتریەوە هەیە. هەر هیچ نەبێت 2-3 ڕۆژ بەدەمێکەوە پێکەنیون، نانتان بەیەکەوە خواردووە، کاکە جەسەدتان تێکەڵی یەکتری بووە. لەخوا بترسن، چاکەی یەکتری لە یاد مەکەن. پاشان کە مناڵێک لە ڕەحمی دایکێک بەرە بێتەوە بەچی، یعنی بەچی یاسایەک، پاشان بەچی ویژدانێک تۆ ئەو مناڵە لەو دایکە ئەکەیت، مەحرومیەکەی نایەڵی بیبینێت. بابە دنیا هەر ئاوا ڕووناک نابێ عەزیزە. واللهی مریت، واللهی خوای پەروەردگار مسقالە زەڕەیە زوڵمت کرده بێ قەسەمەن بیلا محاسەبەتەکا لەسەری. گورە خوا محاسەبەمان کا کەسمان تیا ناچیت دەرناچین تایە. بۆیە لەخوا بترسن و ئەم پەیامەم ئینشاء الله ئەگا بەو خەسوانی کە مناڵیان لە بووکیان داگیر کردووە، ئەگا بەو کەسانی کەوە مناڵیان ئەخە هەشە ئێستا ژن هەیە مناڵی لە باوکی داگیر کردووە، باشە لە باوکی مناڵەکان نایڵێ باوکی مناڵەکان ئەم مناڵانە ببینن. ئێمە پیاومان هەیە زاڵمە، ژنیشمان هەیە زاڵمە. تێگەی؟ یعنی چەندی لە ناو پیاوانە زاڵم هەبێ، ڕەنگە مقابل لە ناو ئافرەتانش بە ئەندازەی پیاوانش زاڵم هەبێت. بۆیە یعنی تۆ ئینشاء الله ئەوە حواڵەی خوای بکە حەسبی الله و نعم الوەکیل. ئەو دوعایە بکە، بەڵام زۆر دوعا بکە خوای پەروەردگار دڵیان نەنەبکات و مناڵەکەت بۆ بگەڕێنەوە، هەر هیچ نەبێ جار بەجار بۆنێکی پێ بکەیت و ماچی بکەیت، چکە ئەویش حەقی بەسەر تۆ هەیە و تۆش حەقت بەسەر ئەوە هەیە. بەخوا مامۆستا ئەو 6 مانگە یعنی نەنیشانیان داوە، نەهێناویتیانە لام هیچ شتێک، یعنی منداڵەکەشم زۆر تووکە، تەمەنی 11 مانگ 12 مانگە، یعنی هەر ناگەڕن بشی بینم. خوای گەورە دڵیان نەرم کە، خوای پەروەردگار بە مناڵەکەت شادت کاتەوە خوشکەکەم. چەکەم خوای گەورە. من گوناحبارم کە لەوەی لە سۆزی دایک بێبەشم کردووە. خوشکە بە ڕێزەکەم، ئەگەر تاوانی تۆی تیانە بێت، تۆ چ تاوانێکت هەیە؟ ئێستا جیا بوویتەوە لەگەڵ پیاوەکەتە، بەڵام مەحرومکردنی تۆ لەو مناڵە ئەوە تاوانی تۆی تیان نییە، تاوانی ئەوانە. زۆر سوپاس مامۆستا. خوشکەکەم.